ئەم کاتەتان باش نەهرۆزەرجی سم و گەشتێکی نوێی ستاندەر نیوستان پێشکەش دەکەم بۆ دەستپێچیش ناونیشانەکە. ستاندەر مەترسێکی گەورەی سکاڵاکەی عێراق لە بەرامبەر تورکیا لەسەر هەرێم ئاشکرا دەکات. پارتی لە وەرەقەی سەدر بە تەواوی بێئومێد دەبێت و ناتوانێت سێیەکی پەکخەریش دەستەبەر بکات. باڵێز و کوسڵخانەی هۆڵەندا بەهۆی دیپۆرتکردنی ڕۆژنامەنووسێکی هۆڵەندی لە هەرێم ڕەخنا لە حکوومەتی هەرێم دەگرن. سکاڵاکە حکوومەتی عێراق لەسەر تورکیا بەهۆی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لەڕێی ئەم وڵاتەوە پێدەنێتە هەنگاوێکی نوێ، ستاندەریش زانیاری نوێ ئاشکرا دەکات. لە نوێترین لێدوانیدا وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند لەم مانگەدا دانیشتنێکی تر لە دادگای پاریس لەبارەی سکاڵاکەمان لەسەر تورکیا بەڕێوە چوو، ڕاشی گەیاندووە چاوەڕێ دەکەنی یەکلاییکردنەوەی سکاڵاکە لەوە زیاتر دوا نەخرێت. بە گوێرەی بە دوواداچوونی ستاندەر لە کاتی ڕێککەوتنی لەگەڵ حکوومەتی هەرێم دەوڵەتی تورکیا بە بەرپرسانی باڵای هەرێمی ڕاگەیاندووە ئەگەر بەهۆی ئەم هەنگاوە تورکیا لەلایەن عێراقەوە دووچاری دادگایی بوو ئەوە دەبێت حکوومەتی هەرێم هەموو سزاکان لە ئەستۆ بگرێت، بەو پێش بێت ئەگەر دادگای پاریس لە بەرژەوەندی عێراق کەیسەکە یەکلا بکاتەوە ئەوە ئەو 25 ملیار دۆلارەی داوای دەکات پێویستە حکوومەتی هەرێم لە ئەستۆی بگرێت. شارەزانی یاسایش پێیان وایە ئەگەری زۆرە کەیسەکە لە بەرژەوەندی عێراقی یەکلا ببێتەوە، بەمەش پرۆسەی سربەخۆ فڕۆشتنی نەوت لەلایەن هەرێمەوە دووچاری قۆناغێکی سەخت دەبێتەوە. پارتی دیموکراتی کوردستان چاوەڕێ بوو لە کۆبوونەوەی فراوانی ڕەوتی سەدر لە هەینی ڕابردوو هاوچێشەکانی عێراق گۆڕانکاری بەسەردا بێت و چوارچێوەی هەماهەنگیش نەتوانێت هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەست پێ بکات. بە پێچەوانەی ئەوەی پارتی چاوەڕێی دەکرد دوای ئەم هەنگاوەی سەدر پرۆسەی پێکهێنانی حکوومەت خێراتر بووە، چوارچێوەی هەماهەنگی داوای کردووە ئەم هەفتەیە پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆ ببێتەوە. سەرۆکایەتی پەرلەمانی عێراقیش بانکهێشتی سەرۆکی فراکسیۆنەکانی کردووە بۆ ئەوەی ڕۆژی دووشەممە کۆ ببنەوە. بە گوێرەی بەدواداچوونی ستاندەر پارتی بێئومێد بووە لەوەی چوارچێوەی هەماهەنگی پشتیوانی کاندیدی ئەوان بکەن یاخود یەکێتی ڕێک بکەوێت بۆ هێنانە پێشی کاندیدێکی تر لە شوێنی بەرهەم ساڵح. لە هەمان کاتدا ناشتوانێت سێیەکی پەکخەر پێک بهێنێت لەگەڵ سوننەکان بۆ ئەوەی ڕێگری لە دانیشتی پەرلەمانی عێراق بکەن. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی پارتی دووچاری تەنگەشەیەکی نوێی سیاسی دەبێتەوە لە بەغدا. سەرۆکی فراکسیۆنی پارتیش ڕایگەیاندووە نایانەوێت ئەسموونی 2018 دووبارە بکەنەوە لەگەڵ یەکێتی، بەو پێش بێت بایکۆتکردنی دانیشتی پەرلەمانی عێراق لەلایەن پارتیەوە یەکێک دەبێت لە بژاردەکان. فریدریک گیردینگ ڕۆژنامەنووسی هۆڵەندی ڕایگەیاند کاتێک ویستویەتی لە ڕێگای هەرێمی کوردستان بچێتە ڕۆژاوای کوردستان و شاری کۆبانێ لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستان دیپۆرتی وڵاتەکەی کراوەتەوە. فریدریک گیردینگ ماوەی چەندین ساڵە لەسەر کەیسی کورد لە باکووری کوردستان کار دەکات، بەهۆیەوە چەندین جار لە تورکیا دیپۆرت کراوەتەوە. ئەو ڕۆژنامەنووسە تورکیا تاوانبار دەکات بەوەی لە پشت دیپۆرتکردنەوەی ئەون ڕایگەیاندووە ئەردۆغان دەستی درێژە و دەسەڵاتی کوردیش دژ ڕۆژنامەنووسانن و چەندین ڕۆژنامەنووسیان سزا داوە. دەنجی ئەمریکا لەبارەی کەیسەکە ڕایگەیاندووە هەر یەک لە کوسڵخانەی هۆڵەندا و باڵوێزخانەی هۆڵەندا لەسەر کەیسەکە هاتوونەتە سەرخەت. کوسڵخانەی هۆڵەنداش ڕایگەیاندووە دەبێت ئازادی ڕۆژنامەوانی لە هەموو شوێنێک پارێزراو بێت. جێی باسە پێشتر لەسەر داوای تورکیا حکوومەتی هەرێم چەندین هاوڵاتی باکووری کوردستانی دیپۆرتی تورکیا کردوتەوە. بۆ دەستخستنی زانیاریەکان ڕۆژانە سەردانی لاپەڕی ستاندەر بکەن لە فەیسبوک. کاتێکی خۆش.